بەڵێ بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت من یادگار فایەخم ئەم شۆ با شێوەیەکی ڕاستەوخۆ میوانەکەشم لە هەولێرەوە لاگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ. لە باسی ڕۆژی ئەم جارەمان مەبەستمان قسە لەسەر کۆمەڵێک تەوەر بکەین بە دانیشتنی پەرلەمان دەست پێەکەین کە بڕیارە سبەینێ کۆبنەوە لەسەر کۆمەڵێک تەوەر گفتوگۆ بکەن. من ئەمەوێت هەر پرسیارەکەشم لە میوانەکەم بەڕێز دکتۆر فەرسەد سۆفی ئەندامی پەرلەمانی کوردستان بەوە دەست پێ بکەم دوایەوەی پێشکێکە ئاماژە پێم کە بۆچی پەرلەمان ئەوترێت هەندێک درەنگ کۆبۆتەوە لەسەر کارەساتی کەرکووک و ئەوەی لە خورمات و ڕوویدا. مەبەستمە پرسیاری ئەوە بکەم ئەو لایەنانەکیان لە دانیشتنی پەرلەمان بەشداری ئەەکەن و ئایا پەرلەمان بەنیازە باسی چی بکات جگە لە ئەوەی کە لە کەرکووک و لە خورمات و لە شوێنەکانی دیکەی کوردستان ڕوویاندا. مەبەستمە بزانم هەرێمی کوردستان لەم قۆناغە چۆن مامەڵا ئاکات. بۆ نمونە هەر ئەمڕۆ لا گۆڕەپانی سیاسی جیهان نەک تەنها لە سەراستی کوردستان و عێراق و ناوچەکە بەڵکو لە سەراستی جیهانیش کۆمەڵێک گۆڕانکاری بۆ نمونە جێگری سەرۆکی ئەمریکا قسەیەکی کردووە، بۆ نمونە لاڤرۆڤی رووسیا قسەیەکی کردووە، بۆ نمونە تیلەرسنی ئەمریکا قسەیەکی کردووە. کۆمەڵێک قسەی دیکە کراون کە بە ناڕاستە و خۆش بێت بە شێوەیەک لە شێوەکان سوودی کوردی تایە و لە زیانی نەیارانی کوردایە. مەبەستمە پرسیاریەوە بکەم کە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی چیە و ئایا لە ئێستادا شتێکی وا ئەکرێ پێک بهێنرێت و هەروە قسەیەکش لەسەرواکەین ئایا بەنیازن سبەینێ لە پەرلەمان باس لە مامەڵەکردنی تاکلایەنانەی حکوومەتی عێراق لەگەڵ پارێزگایەکیان چەند پارێزگایەکی هەرێمی کوردستان بکەین. دکتۆر فەرسەد سۆفی ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە ماندوو نەبی سڵاوت لێبێت. بەو پرسیارە دەست پێ یەکەم گلەی ئەوە لە پەرلەمانی کوردستان کرا هێندەی من بینی بێتم و خوێن بێتمەوە و لەگەڵ هاوڵاتیانە قسەم کردبێ کە ئەبوو دەم و دەست لە دوای کارەساتی کەرکووک لە دوای هەموو ئەو پێشێلکاریانەی لە کەرکووک و لە پردێ و لە خورماتوو کراون لە خانەقین کراون بەرامبەر بە هاوڵاتیانی کوردستان و کورد پەرلەمان زۆر زووتر هەڵوێستی هەبوایە، بەڵام تازە بە تازە بەنیازە دابنیشێت و کۆبێتەوە. سەرنجی ئێوە. بەناوی خوای گەورە سوپاس بۆ جەنابەت سڵاوڕێز لە بینەرانی بەڕێز. طبعاً ئەمە هەموو لایەکمان دەزانین کە دۆخی کوردستان بە قۆناغێکی زۆر زۆر هەستیار تێپەڕ دەبێت و ئەو دۆخە سیاسیە و ئەو کارەساتەی کە بەسەر گەلی کوردستاندا هات بە تەئکید کاریگەریشی هەبووە لەسەر پەرلەمانی کوردستان و لەسەر کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان. لە هەمووشی گرنگتر جەنابەت دەزانی کە ئێمە ئێستا لە کۆتایی ڕۆژەکانی ئەم خولەی پەرلەمانی کوردستانی واتە خولی چوارەوی پەرلەمانی کوردستان و بینیشت کە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی نامەیەکی بڵاو کردەوە کە لە بەردۆخی کوردستان و لە بەرنەبوونی کاندیدی سەرۆکایەتی هەرێم و پێشکەش نەکردنی لیستی کاندیدەکان لەلایەن حزبە سیاسیەکان کارەکانی خۆی ڕاگرت واتە بە دیوەکەی تر ئەو وادەیەی کە سەرۆکی هەرێمی کوردستان بە پێی ئەرکە یاسایەکەی خۆی دیاری کردبوو لە 11 هەم هێزە سیاسیەکان ئامادە نەبوون لیست پێشکەش بکەن و لیستی کاندید پێشکەش بکەن، هەم کەسیش ئامادە نەبوو خۆی بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان کاندید بکات و هەم دۆخێکی زۆر نەخوازراوی کارەسات ئاوی هاتە پێش لە کوردستان وای کرد کە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن کارەکانی ڕابگرێ بە دیوەکەی تر واتە ناتوانرێت لە 11 هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ئەنجام درێن. بۆیە یەکەمین و گرنگترین کاری پەرلەمانی کوردستان و ئەولویەتی پەرلەمانی کوردستان ئەوەیە کە نەکەوێتە ناو فەراغی قانونی و ئێمە شەرعیەتی پەرلەمانی چارەسەر بکەین. بۆیە یەکەمین هەنگاومان ئامادەسازی بۆ لەگەڵ هێزە سیاسیەکان بۆ ئەوەی نەگەینە 6/11 و بتوانین ئەم بابەتە چارەسەر بکەین. خۆشبەختانە کە ئەمە یەکەکە لە وێڕای ئەوەی قۆناغێکی زۆر سەختە، وێڕای ئەوەی کە کۆمەڵێک دۆخی زۆر سەخت لە نێوان لە هێزە سیاسیەکان تێپەڕ دەبێ، بەڵام خۆشبەختانە توانیمان تەوافق و ڕێکەوتنێک لەسەر ئەمە بکەین. پەرلەمانی کوردستان بەیانی چارەسەریش ئەم بابەتە دەکات و پرسی تەمەنی پەرلەمان و ئەو ماوەی کە پەرلەمان تێدا درێژ دەکرێتەوە بڕیاری لەسەر دەدات. ئەوی تریان بە تەکید دەبێت پەرلەمانی وەڵامی پرسیارەکەی زۆر جددی و بێرانەی هەبێت بەرامبەر ئەم ڕووداوانەی ڕوویداوە. بەڵێ ڕاستە
دەبێت پەرلەمانی کوردستان جدیتر و گەرم و گۆڕتر و بە هەڵوێستانەتر لەسەر ئەم پرسەی کە هاتۆتە پێش لەسەر ئەم کارە ساتی هاتۆتە پێش دەنگی هەبووایە بەڵام دەبێت دام بەوە دابنین ئەم دۆخەی لە نێوان هێزە سیاسیەکان لە کوردستان هەیە زۆر کاریگەری هەبوو لەسەر پەرلەمان چونکە لە نەتیجەی نهایی پەرلەمانی کوردستانیش نوێنەری هێزە سیاسیەکانە و ئەم دۆخەی نێوان هێزە سیاسیەکان کاریگەریشی هەبوو بۆ سەرکۆبوونەوەکانی پەرلەمان بەڵام من دڵنیام لەگەڵ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بۆ ماوەیەکی دیاریکرا و کە بشێت کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان تێیدا خۆی ئامادە بکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەم ماوەیە هەم کۆبوونەوەکانمان خێراتر دەبن هەم معالەجاتی هەندێک باشی سیاسی دکتۆر بەر لە ئەوەی لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بکەین سبەی کەم لە هەفتەیەکدا دووجار کۆبوونەوەی پەرلەمانانەی کە بەشداری لە کۆبوونەوەی پەرلەمانەکەن هەر وەک جارانە بێ یان کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕانیش حزوریانە بێت طبعا جەنابەت دەزانی بە پێی ڕێکارە یاسایەکان کە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داهاتووە بانگهێشت نامە ئاراستەی سەرجەم ئەندامانی پەرلەمان کراوە و بەرنامەی کار ئاراستەی سەرجەم ئەندامانی پەرلەمان کراوە بەبێ ئیستیسنا جەنابەت دەزانی دوو زۆر غیاب هەیە و مقاتعی سیاسیش هەیە من تا ئێستا نازانم دەستەی سەرۆکایەتی پەرلەمان چ زۆرە خوێندنەوەیەکی هەیە بۆ ئەو برادرانەی کە تا ئێستا ئامادە نابن ئایا ئەوە مقاتعەیەکی سیاسی یان غیابە جەناب تەزانی ئەگەر غیاب بێ لە کۆبوونەوەی بەیانیەوە ئەمانە بە پێی پەیڕەوی ناوخۆ من پرسیاری ئەوم نەکردەوە ئەرکی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و لیژنەی یاساییە کە تەقیمی ئەوە بکات ئایا ئەمە مقاتعەیەکی سیاسی یان ئەمە غیابە ئەگەر غیاب بێ بە پێی پەیڕەوی ناوخۆ سێمی کۆبوونەوەی تەواو کرد ئەمانە معالەجەیەکی تری هەیە و ڕێکارێکی تری یاسایی هەیە ئەگەر مقاتعی سیاسی هەژمار بکرێت ئەو دەبێ مفاوەزات بکرێەوە ئەم دۆخە چارەسەر بکرێت بەڵام ئێمە بەیانی لە هەست ناکەم ڕوونەکە مقاتعی سیاسیە زۆری هێزە سیاسیەکان لەم کۆبوونەوەی پەرلەمانی من نازانم ئەمە چۆن لێکە درێتەوە چونکە ئایا یادداشتێک پێشکەش کراوە ئایا چۆنە بەڵام ئەوەی کە گرنگە ئەمە بابەتی محوەری ئێمە نییە بابەتی ئێمە ئەوەیە بەیانی زۆربەی هێزە سیاسیەکان پارتی یەکێتی یەکگرتو ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی شیوعی بزوتنەوەی سۆسیالیست ئاراستەی سێەم پێکاتەکانی تورکمانی مەسیحی ئەلمان من پێم وایە هەمویان ئامادەی کۆبوونەوەی پەرلەمانە بن هەتا ئێستا نازانم بەڕێزان لە کۆمەڵی ئیسلامی و دکتۆر فەرسەد ئامادە دەبنیان نابن بەڵام بۆ بزوتنەوەی گۆڕان منیش زانیاریم لا نییە بەڵام بە پێی ئەوەی کە ئەمڕۆ من ئامادەبوونی 56 بەڕێز مامۆستا عەلی باپیر بوو بەڵێ من ئەمڕۆ گوێم لە وتەیەکی یاخود لێدوانێکی مامۆستا عەلی باپیر بوو ئەمیری کۆمەڵی ئیسلامی وتی بە قسەکانیا دیار بوو کە سبەینێ لە پەرلەمان حزوریانە بێت چونکە وتی با بزانین سبەینێ پەرلەمان چی ئەکاو چ بڕیارێک لەو بارەیەوە ئەدا ئێوەی زانیاریەکتان لەو بارەیەوە هەیە کە کۆمەڵ حزوریە بێت من هیچ پەیوەندیەکم نەبووە نازانم و هێشتاش هیچ بەیاننامەی چ ڕاگەندراو لەلایەن کۆمەڵی ئیسلامی نەبووە بەڵام جەناب تەزانی و پەرلەمانەیی هەمومانە دەرگاکراوەیە هەر کەسە دەتوانێت بێ ئامادەی بێ و ئەو بەرنامەی کارش دانراوە بە پێ ڕێکارە یاساییەکان دانراوە و لەوێ گفتوگۆ دەکەین بێکەوە و ڕێز لە گیراویشە هەڵوێستی هەر لایەنێک لەسەر هەر بابەت و هەر پرسێک بەڵام بەڕاستی یەک نقطەگیار دەمەوێت لێرە عەرزی جەنابتی فەرموو پێم باشە لە کۆبوونەوەی بەیانی کۆبوونەوەی بەیانی کۆبوونەوەی هاوخەمی بێ لەگەڵ خەڵکی دووز و خەڵکی کەرکووک و خەڵکی ناوچەکانی تر هاوخەمی بێ لەگەڵ ئەو تاوانە گەورانەی کە حەشدی شعبی و سوپای پاسداران و حیزبوڵای لوبنانی و هێز جێیشی عراقی بەرامبەر خەڵکی ئەم ناوچانەی کردووە لە دەرکردنی بە زۆر لە قەتلی عەشوایی لە اغتیساب لە سوتاندنی ماڵ لە ئاوارەکردن لە ئەو 150,000 خەڵکەی ئێستا بێنەوان و لە معاناتێکی زۆردان من پێم وایە کاتی مزایدات نییە و بۆیشە هەموو لایەکی جگە لە هاوخەمی ئەتوانن چیان بۆ بکەن پێم وا بێت هاوخەمی زۆریان بۆ دەربڕاوە دکتۆر بەس بەڵێ مەبەستم ئەوە نەبوو لە هاوخەمی دەربرن مەبەستم ئەوە بوو کە ئێمە لە پەرلەمان دەبی بەیانی ڕیزەکانمان یەکخەینەوە ئەم قسەیە گرنگە تەواوی بکەم کە کۆمیسیۆن ڕایگەیاند و کارەکان هەڵەپەسێرین ناتوانین لە یەکی یاز دەبیکەین خۆ پارتی نەبووە خۆ یەکێتی بەتەنها نەبووە کۆمەڵ بووە گۆڕان بووە یەکگرتوو بووە پارتی و یەکێتی بووە نۆ ئەندامن لەو نۆ ئەندامانەی کۆمسیار تەنها دوانیان سیانیان پارتین دوانیان یەکێتین دوانیان گۆڕانن دوانیان کۆمەڵن یەکیان کۆمەڵە یەکیان یەکگرتووە معنی هەمویان پێکەوە گوتیانە ئەمە بابەتەکەیە بۆیە بەیانی پێویست ناکات هێزێکی سیاسی بێت
خۆی بکاتە خەمخۆری دیموکراسیەت و ئەوانی تر بە پاشکۆی دیموکراسیەت بزانێ. ئەمە هەمومان دەزانین تەنانەت ئەو هێزانی کە داوای انتخابات شکن تا ئێستا لیستی کاندیدەکانی خۆیان پێشکەشی کۆمیسیۆن نەکردووە و لە یەک شەمەی ڕابردووە کە دەبواە حملەی انتخابات دەست پێکە کەس هەر بەبیریشی نەهاتووە. معنای وا هیچ هێزێکی سیاسی ئامادەی هەڵبژاردن نییە. بۆچی لەگەڵ یەکتر ڕازگۆ نەبین؟ بۆیە بین بە خیتابێکی زۆر معقول و هێمن بین بەیانی پێکەوە دامژ چەند کاتمان پێویستە بۆ ئەوەی هەڵبژاردننی داهاتوو بکەین وەچی کاتێک گونجاوە بین ئیتفاقی لەسەر بکەین و بەقەدەر ئەم کاتە هەڵبژاردنەکان دوا بخەین نەک زیاتر و نەکەمتریش. بۆیە زۆر زۆر گرنگە کۆبوونەوەی فەرسەت مەبەستمە زیاتر لەسەر و خاڵە بۆستین ینی ئەتەوێ بڵێ کە دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم تەنها سوچی یەکێتی و پارتی نییە بەڵکو و هەموو لایەنەکان ئەوانەی خۆیان بۆ هەڵبژاردن ئامادە کردووە کاندیدیان ئامادە نەبووە نەبۆ سەرۆکایەتی هەرێم نەبۆ پەرلەمانی کوردستان و کۆمیسیۆنیش کە نوێنەری لایەنە سەرەکیەکانی تایە بە کۆی دەنگ هەڵبژاردننی دواخستووە. بەڵگەرش بۆ ئەوە کات یادگار زۆر زۆر ئەم قسەی ڕاستە پێشتر جەناب دەزانی زۆر زۆر باس لە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان دەکرا من گوێم لە هەموو لایەنەکان بە گوتیان ئێمە کاندیدمان دەبێ و دیراسە دەکەین کە لە یەکی دا دوایین ڕۆژ بوو بۆ پێشکەشکردنی کاندید یەک تاکە حیزبیش یەک کاندیدی پێشکەش نەکرد بۆ ئەم بابەتە یەک کاندید پێشکەش نەکرا بۆ ئەم بابەتە و ئەو لیستەی کە دەبایە پێشکەش بکرێ بۆ دانیشتنی بۆ کاندیدەکانی پەرلەمانی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هێزە سیاسەکان کاندیدی خۆیان پێشکەش نەکردووە و کۆمیسیۆنیش ئەمە ڕەئی بووە. بۆیە ئێمە پێمان وایە کە هیچ هێزێکی سیاسی ئامادەنەوە بۆیە پێویست ناکات ئیتر ئەم بابەتەش بخەینەوە ناو مزارێ بە ڕاشکاوانە و ڕازگۆیانە لەگەڵ یەکتر قسە بکەین. دۆخێکی سیاسی نەخوازرا و هاتۆتە سەر کوردستان ئامادەکاری پێویستی بۆ نەکراوە و ئاخری دنیاش نییە. دەکرێت بین بێکەوە لەسەر مودەیەک متفق بین بۆ ئەوی هەڵبژاردنێکی پاک و نەزیە بکەین لیستی دەنگدەران ئەگەر کەم و کوڕێدایە چارەسەری بکەین بتوانین هەڵبژاردنەکە نەتائیجەکانی جێگا ڕەزامەندی هەموو لایەک بێ کۆمیسیۆن ئامادەکاری زیاتر بکە بۆیە ئەمە ڕێگە ڕاستەکەیە. بەڵام ئەگەر بەیانی هێزێکی سیاسی بێت تەنها بۆ ئەوەی ئیتر جارێکی تر بەو ئێش و ئازار و برینەی لە جەستەی خەڵکی کوردستاندایە کە ئێستا پێم وایە هەر تاکێکی ئەم کوردستانە بگری خوێن لە برینی دیق برینێکی ئەوەندە قوڵ لە جەستەماندایە بێن جارێکی تر ئەم خەڵکی کوردستانە تووشی سەردێشەوان و چاواشەکردن بکەینەوە وڵڵاهی خەڵکمان ماندوو کرد ئیتر پێویست ناکە بەیانی کەواتە پەرلەمانی کوردستان ئێوە وەکو ئەندامانی پەرلەمان بەنیازن سبەینێ هەڵبژاردنەکانی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان دوا بخەن لە پەرلەمان بۆ مودەیەکی معقول کە کۆمیسیۆن بتوانێت ئامادەکاری پێویستی تێدا بکات بۆی لەو ماوەیە هەڵبژاردنەکان بە پاچی بە نەزاهەت ئەنجام بدرێن بە پێی خەمڵاندنی ئێستا کە لەگەڵ جەناب قسە دەکەم ئێستا ئێمە لە کۆبوونەوەیەک بووین وا خەریکی ئەم مودەیە بە مانگە ناگاتە ساڵ و ئەمانە ئەوش مودەیەکە کە وەکو بە جەنابتم گوت بەیانی ئیتفاقی بە کۆتایی لەسەر دەکرێت و ئەلانەکرێت لەو مودەیەش دەتوانین کۆمەڵێکش بکەین کاک یادگار کۆمەڵێک پرسی سیاسی هەیە یەکلایەکەینەوە کۆمەڵێک تەوافقات و تەوازوناتی سیاسی هەیە چاچەکەینەوە کۆمەڵێک مەسائل کە ئێستا بەسەر دۆخی کوردستان داهاتووە دەتوانین بەیەکەوە پشتیوانی حکوومەتەکەی خۆمان بین بەیەکەوە بتوانین هێزە سیاسەکانی خۆمان ڕێکخینەوە و ئەو کارەسات و ئەو دۆخە خینەخوازراوی بەسەر گەلەکەمان داهاتووە لەم پەرلەمانە ببینە شوێنێک ببینە سەقفێک ببینە سەکۆیەک ببینە ڕەشماڵێک بۆ ئەوەی جیاوازیەکانمان کۆ بکەینەوە بۆ ئەوی یەکگرتووی تەبایی نێوڕیزەکانمان باشتر بکەین تا لەم قۆناغا لەم وەزع هەستیارە ناخوازراوە دەربچین واتە مهمەی ئەم چەند مانگەی کە ئینتیخاباتی تێدا دوا دەخرێت کۆمەڵێک پرسی زۆر گرنگ و چارەنووساز سازن کە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوەیە بۆ چەند مانگ دوا بخرێت کە جەنابتان پەرلەمانتارێکی پارتی دیموکراتی کوردستانن مەبەستمە ئەو پرسیارەت لێ بکەم. وەکو بە جەنابتم گوت ئێمە لەگەڵ ئەوەی کە ئەم دواخستنە لە ساڵێک کەمتر بێت و مودەیەک بێت ینی بۆ نمونە 11 مانگە یان 3 مانگە لە ساڵ کەمترە ئەکرێ 11 مانگ بێت ئەکرێ 3 مانگیش بێت لە حدودی 8 مانگێک 6 مانگێک بەم شێوەیە. باشە ئەمە بەنسبەت درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانەوە ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان چ چارەسەرێکتان هەیە بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان ینی لەگەڵ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانە تەمەنی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستانیش درێژ ئەکرێتەوە یان معالەجەیەکی تر ئەکرێت؟
جەنابەت دەزانی پێشتر جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان هەر نەک پێشتر لە ساڵی 2015 لە مانگی 6 جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان داوایەکی بەپێی ئەرچی یاسایی خۆی کە لە یاسای سەرۆکایەتی هەرێماتوە داوایەکی ئاراستەی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان کرد و کۆمیسیۆن ئەو کاتگوتی ئەمە ناتوانین هەڵبژاردنەکان ئەنجام بدەین. ئەوە بوو بۆ ئەوی فەراغی قانونی دروست نەبێ بەپێی مەبدەئی ئیستیمراریەت مەجلیسی شورا بڕیارێکی دەرکرد و جەنابی سەرۆک گوتی لەبەر شەڕی داعش نەبوایە و ئەم دۆخە نەهاتبایە مستحیل بوو یەک ڕۆژی تر لەم شوێنە بمێنێ. دواتر دیسان جەنابی سەرۆک بەپێی ئەو ئەرکە یاسایی کە لە سەرشانی بوو دیسان مەرسومێکی دەرکرد فەرمانێکی دەرکرد داوای لە کۆمیسیۆن کرد یەکی 11 ڕۆژی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بێ. دیسان هێزە سیاسیەکان نەکاندیدیان پێشکەش کرد و نەبوو پەرلەمان نەبوو سەرۆکایەتی هەرێم. بەڵام پێشتریش جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان لە چەندین مناسبە ڕای گەیاندووە کە بە هیچ شێوەیەک ئامادەی نییە لەم پۆستە بەردەوام بێ و ممارسەی ئەم پۆستە بکات. بۆیە ئەم بابەتە مەتروکە پارتی دیموکراتی کوردستان چارەسەرێکی دیکەی پێیە و ئێمە بەیانی لەسەرمانە وەکو بە جەنابتم گوت ئەوەی ئێمە بەیانی دەیکەین درڕزگارکردنی پەرلەمانی کوردستانە چکە ئێمە هەفتەیەکمان لە بەردەستمایەوە لە داخل نەبوون بۆ فەراغی قانونی و داخل نەبوون بۆ قۆناغی لا شەرعیەتی قانونی بەرلەمان ئێمە ئەم معالەزەی ئەم بابەتە دەکەین و ئەوی تریش من پێم وایە معالەزات هەیە مقتەرەحات هەیە من نامەوێت پێش ئەحداسەکان بکەوم ببوورە دەرفەتم پێ بدە تاوەکو جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان خۆی قسەی لەسەر ئەم بابەتە دەبێت ئێمە نامانەوێت لەسەر ئەم بابەتە قسە بکەین چونکە ئەولەویەت ئێستا لە لای ئێمە ڕزگارکردنی پەرلەمانی کوردستانە بۆ ئەوەی داخلی دوپرسیار بۆی نەبین کە شەرعیەتی پەرلەمان هێندەی ئێوە ئاگادار بن سەرۆکی هەرێمی کوردستان جەنابی کاک مەسعود بارزانی بەم زوانە قسەی لەسەر ئەو پۆستە ئەبێ خۆی چکە وام هەست کرد ئەتەوێ ئەوە بڵێ. من بۆ جەنابتم گوت ئەم بابەتە بەجێدی هەڵین بۆ جەنابی سەرۆک و ئەو خۆی قسەی لەسەر ئەم بابەتە دەبێت بە تەکید. باشە دکتۆر فەرسەد ئەمڕۆ بەڕێز کاکنێ چیرەوان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بەوەدا کە ئەیانەوێت لاپەڕەیەکی نوێ لەگەڵ بەغدا بە پشت بەستن بە دەستور بکەنەوە. بەڵام ئێمە لە بەرامبەر بینین کە تازە بە تازە حەشدی شعبی و سوپای عێراق گوایە لەگەڵیانە ینی لەسەر سنووری هەرێمی کوردستان و لە نزیکی بیرەنەوتەکان جوڵە بەهێزەکەن و هێز کۆەکەنەوە. مەبەستمە ئیزافەیەکی تریش بکەم بۆی قسەکانت کۆ بکەیتەوە کاتەکە ئەستەغلال بکەین. هەر ئەمڕۆ لەسەر ئاستی گۆڕەپانی سیاسی گیان مایک پێنس کە جێگری سەرۆکی ئەمریکا کە جێگری ترامپە و لە هەمان کاتەیەکێکە لە کاریگەرترین کەسایەتیەکانی ناو کۆنگرێس ئەنجومەنی پیران ئەڵێ ترامپ تەنها بە نسبەت هەنگاوەکانی ئێرانەوە لێرە بەدوات تەنها تەماشاکار نابێ و ئاماژە بەوادا کە ئێران سپۆنسەری سەرەکی تیرۆرە لە ناوچەکە و هەروەها ئەشڵێت کە شەڕی تێرۆر ئەبینە ناو خاکی ئەوانەی کە سپۆنسەری ئەەکەن. لە هەمان کاتە تیلەرسن وەزیری دەرەوە ئەڵێت دەبێت ئەو میلیشیانەی لە ناو عێراقن و لە ئێرانەوە پاڵپشتی ئەکرێن بکرێنە دەرەوە. لە پوختەی کۆی ئەمانە جەنابتان وەکو پەرلەمانتارێک و وەکو قانونیەک چی ئەخوێننەوە؟ طبعا جەنابەت دەزانی کە ئەو دۆخەی ڕوویدا لە کوردستان و بەتایبەتی لە کەرکووک و ناوچە کوردستانیەکان بە معنای کەلیمە ئەمە ئەگەر عێراق زۆر متەمەسیکە بە دەستوری عراقی بە معنای کەلیمە پێچەوانی دەستوری عراقی بوو چکە لە مادەی 9 لە دەستوری عراقی هاتووە کە بە هیچ شێوەیەک نابێ سوپا بۆ نیزاعات و ململانێ ناوخۆیەکان بەکاربهێنرێت. بۆ داوای لەسەر ناجوڵێنان و بۆ داواکاری گشتی داوای ناجوڵێنی حەشدی شعبی هات. ئەمڕۆ کۆبوونەوەیەکمان کرد بە سەرپەرشتی بەڕێز وەزیری ناوخۆ و من لەم کۆبوونەوەی ئامادە بووم و لیژنەیە کۆمیتەیەک پێک هات و لە بەیانیەوە ئەمانە دەست دەکەن بە جوڵاندنی داعوا لە بەرامبەر هەموو ئەو تاوانانەی کە حەشدی شعبی و سوپای پاسداران و حزبوڵای لوبنانی و جەیشی عراقی بەرامبەر خەڵکی ئەم ناوچانە کردوێتی و بەرامبەر دکتۆر هەست ناکەن لە جیاتیەوەی بێن بەرامبەر نازانم دکتۆر کێ و بەرامبەر حەنان فەتلاوی و بەرامبەر کێ و کێ لەسەر شەخصەکان ئیش بکەن بێن لەسەر ینی پێشێلکاریەکانی ناو دەستور هەر لەوەی لە کەرکووک لە پردێ لە خوورمات و لە خانەقین ڕوویداوە کار لەسەر ئەمانە بکرێت ئەگەر لە دادگاکانی عێراقیش یەکلانە بێتەوە بیبەنە دادگای جیهانی ینی ئەرکی پەرلەمان نییە ئەمە گلەی لە ئێواکرێ لەمڕۆوە ئەرکی داواکاری گشتی نییە ئەرکی کەسانی قانونی شارەزای ئێمە نییە بەم کار ڕاست. بەڵێ
ئەمڕۆ ئەم کۆبوونەوەیە بە نوێنەری داواکاری گشتیش لێوە بۆ ئێستا من لێرە دەمەوێت داوا لە ئەو هاوڵاتیانە بکەم کە تاوانیان بەرامبەر کراوە و ماڵ و سامانیان لەدەستداوە بەڕێز کاک حاکم کاوە فەتحی مەعسووم و کۆمەڵێک بەڕێزی تر هەن داواکانیان پێشکەشی ئەوان بکەن و ئەوان بەپەلا تحریکی داوا دەکەن و داوا دەزوڵێنن و دیکۆمنت و بەڵگەکان کۆ دەکەنەوە داوای هاوکاری لە هەموو لایەک دەکەین چونکە ئەوەی کراوە بە معنای کەلیمە زەرائیم زڵدی ئینسانیە تەنانەت ئێمە کار لەسەرەوە دەکەین کە ئەم بابەتە بەپێی توانە ببینە تەنانەت محاکمی دەولیش چونکە بەڕاستی قەتلی عەشوایی تەقەکردن لە خۆپیشاندەران لە خانەقین دەرکردنی بە زۆر سوتاندنی ماڵ تەنانەت گەیشتۆتە حەدی دەستدرێژی بۆ سەر ئافرەتانی من ویستمەوە بڵێم ینی بەرپرسی کاکدیندار زێباری بەرپرسی مەلەفی وەڵامدانەوەی ینی راپۆرتە نێودەوڵەتیەکان ئەوانەی بەتایبەت لەلایەن هیومان ڕایتس وۆچەوە کرێ ینی ئاماژەی بەوەدا ئەڵێت جگە لە ماڵ سوتاندن جگە لە وێرانی بەسەر ینی بەدەباب و بەتانگ بەسەر پێشمەرگەیە ڕۆشتن تەنانەت کار گەشتۆتەوەی لە فەیسبووکیش بڵاوبۆتەوە دەست درێژی سێکسی و ئەوەی لەناو کوردەواری خۆمانە پێوترێن ناموس کراوەتە سەر هاوڵاتیان ئێو ناوچانە هەست ناکەن هەنگاوەکانە بێ زۆر خێراتر بێت. بەڵێ طبعاً وەک ئەوش پێکەوە دەبێ هاوکار بین و پەرلەمانتاران لە عێراق لە کوردستان ئەنجومەنی دادوەری داواکاری گشتی ڕێکخراوەکانی مجتەماعی مەدەنی کە ڕۆڵێکی زۆریان لەسەرە بەڵام بەڕاستی دەبێت لێرە نقطەیەکەیە ئاماژەی پێ بدەم یعنی نەتەوەی گرتوەکان هیومن ڕایتس وۆچ دەڵێن کاکە 150 ماڵ سوتاون تاوان ئەنجام درراوە بەداخەوە کۆمەڵێک خەڵک کە تا سەر ئێسقان لە خیانەت غەرق بوون ڕۆژانە دێن لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن دەڵێن کەرکووک شامی شەریفە دوزخورمات و شامی شەریفە و هیچ کەشەی تێدانە ئەمە زۆر باشە دکتۆر من بابەتێکی ترم ماوە تەوەرێکی ترم ماوە کە زۆر گرنگە لەسەری بۆستی نەتەوەی گرتوەکان هیومن ڕایتس ڕزگاری نیشتیمانی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بمبورە قسەکانم پێ بڕیت بەڵام گرنگە هەندێکش لەسەرمە بۆستین چکە کات زۆر لە بەرژەوەندیمان نییە. حکوومەتی ڕزگاری نیشتیمانی ئێستا چەند لایەنێک داوایەکەن ئەم حکوومەتی ڕزگاری نیشتیمانیە ئایا دوو پرسیارم هەیە پێویستی بە سەرۆکی هەرێم نییە و ئایا ئەگەر لە ناو پەرلەمانەوە پێک بهێنرێت پێویستی بە چەند دەنگە و چۆن نەکرێت بە کورتی و پوختی بێ سوپاس دەکەم. جا کاگیادگار دەرفەت بدە لەس هەم لە ڕووی قانونی هەم لە ڕووی سیاسی ئەم بابەتە تاو توێ بکەم. جارێ من پێم وایە بەداخەوە لە جیاتی ئەوەی بەڕێزان لە بزوتنەوەی گۆڕان هەندێک لایەنی تر لە دۆخێکی وا هەستیاردا بێن و بە مەسئولیەتەوە بۆ پەڕی بەرپرسیارەتی نیشتیمانیەوە داوای یەکڕێژی و تەبایی بکەن بەیاننامەیەکیان دەرکردووە لە ئینقلاب نەبێ لە هیچ شتێکی تر ناچێت لە کودەتا بەسەر مؤسساتی شەرعی ئەم هەرێمە نەبێ لە هیچ شتێکی تر ناچێت بەداخەوە ئەمە خاڵی دووەم بۆ ئەوی تۆ حکوومەت و هەڵوەشێنیتەوە و سەرۆکی وەزیران ئیستقالە پێ بدەی و حکوومەت ببێتە حکوومەتی کاربڕێکەر پێویستمان بە دوو لە سەرسەی دەنجی ئەندامانی پەرلەمان هەیە کە زیاتر لە 75 ئەندامی پەرلەمانی کوردستان دەکات. واتە ئەم پرۆسەیە بەبێ ئەوەی هەموو هێزە سیاسیەکان تەوافق دروستکەن مستحیلە ینی لانی کەم 75 بۆ 80 دەنگی پێویستە دکتۆر بەڕێوە بڕوە بۆیە 76 بالضبط 76 دەنجی ئەندامی پەرلەمان چکە دوو لە سەرسەی ئەندامان لە کۆی 111 ئەندامی پەرلەمان پێویستە بۆ ئەوەی تۆ حکوومەت هەڵبۆشێنیتەوە ئەمە خاڵی یەکەم واتە مستحیلە بەبێت تەوافق و بەبێ سازان تۆ بتوانانی ئەم حکوومەتەی کە هەیە هەڵی بۆشێنیتەوە ئەمە خاڵی یەکەم و ئەم حکوومەتەی کە ئێستا هەیە ئەم حکوومەتێکی شەرعیە و لەم پەرلەمانە متمانەی وەرگرتووە بە بەیاننامە هێزێکی سیاسی ئەم حکوومەتە شەریعەتی خۆی لەدەست نادات تۆ لەوە گەڕێ ئێستا لەسەر ئاستی بەغدا حکوومەتێک یان وەزیرێک یان کەسێکی حەشدی شعبی دەیەوێت گومان بخاتە سەر ئەم حکوومەتە شەرعیە ئەسڵەن دەبێت لەوەوە هێزە سیاسیەکان پشتیوانی ئەم حکوومەتە بن پشتیوانی ئەم پەرلەمانە بن بۆ ئەوەی پارێزگاری لە مؤسساتی شەرعی خۆمان بکەین بۆ ئەوەی یەکڕێژی و تەبایی خۆمان پارێزین و باسکردن لە پارچە پارچەکردنی کوردستان و دۆخی کوردستان ئەسڵەن پێچەوانی ئەو سوودە دەستوریە پرسیارم لەو بارەیەوەیە دکتۆر لە ڕووی دەستوری و لە ڕووی یاساییەوە ئایا حکوومەتی حکوومەتی عێراق ئەتوانێت مامەڵە لەگەڵ پارێزگای سلێمانی بکات بە تەنها ئەمە لە ڕووی یاسایی و دەستوریەوە ڕێیتێ ئەچێت و قبوڵە و ئەکرێت
بەڵێ طبعا حکوومەتی ئینقاذی وەتانی بەس ئەم قسەیە گرنگە بیکەم دەستمە سەر پرسیارەکەی دووەمت ئەویش ئەوەیە حکوومەتی ئینقاذ لە حاڵەتی کودەتای عسکەری لە حاڵەتەوەی کە نیزامێک ڕوات نیزامێکی تر دێت وەکو ئەوەی لە لیبیا بینیمان بەڵام ئێمە لێرە ئێستا هەرێمی کوردستان هیچ ئەمانەی تێدا ڕوونەداوە بۆیە باسکردن لەم بابەتە بەڕاستی جگە لە مەسلەیەکی زۆر بەداخەوە نانیشتیمانی هیچ بابەتێکی تری لێ ناخوێنرێتەوە بەڵام بەنسبەت مامەڵەکردنی محافەزات لەگەڵ حکوومەتی عراقی ئەمەشیان پێچەوانەی دستوری عراقا پێچەوانەی دەستوری عراقا پێچەوانەی قانونە کارپێکراوەکانی هەرێمی کوردستانە بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان وحدەیەکی یەک پارچایە نابێت هیچ کەسێک ڕێگە بەخۆی بدات باس لە پارچەکردنی کوردستان بدەت چونکە سوێنمان خواردووە ئێمە ئەندامانی پەرلەمان ئەوە زۆربەی مەسئولینی ئەم وڵاتە کە پابەند دەبن بە یەکریزی خاچی کوردستانی عراق نەک هەر هەرێمی کوردستانیش بۆیە لە ناو دەستوری عراقیش لە چەندین مادە تعریفی هەرێمی کوردستانی کردووە پارچەکردنی هەرێمی کوردستان ئەمە دەچێتە خانەی خیانەتی نیشتیمانی. زۆر سپاس دکتۆر فەرسەد. بەڵێ ئەمڕۆژ ئەنجومەنی ئەمێواری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئاماژەی بەوەدا کە بە هەموو شێوەیەک ئەوان دوو ئیدارەیان ڕەت کردووەتەوە و قبوڵی ناکەن. دکتۆر فەرسەد سۆفی لە هەولێرەوە لەگەڵم بووی ئەندامی پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆم دەرفەت. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان و هەموو کوردێک بەخوای گەورە ئەسپێرن. خواتان